ئەم میکانیزمە چۆنە مامۆسانی خەڵکێک کە متعاتیفە ینی وا تێگەیشتووە سبێنە لە دانیشتنی سەرکردایەتی بابایەکی مەشروبخۆر و مەسیحیەک و ئافرەتێکی سافیرە و چوزانم ینی ئەوانەی کە غەیری موسڵمانن دائەنیشتن و لە مەکتەبەکانی و لە دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی ئەم شتانەیە ئەم کرانەوە و ئەم دەستبارگرتنی کە تۆ ئەڵێ هەومان با ئەو دادگەری بچەسبین ئەم میکانیزمە چۆناییە؟ کاک دانا کرانەوە کە بێگومان ئێمە لە ئامراز و شێواز و فۆرم و لە مامەڵەمان لەگەڵ دەوروبەر کۆمەڵگادایە ئەگەرنا ئەو 25 بنەمایەی کە کاتی خۆی ئەو 25 بنەمایە هەر بەندە نووسی من ئەڵبەتە دوای تاوتوێمان کردن لەگەڵ دامەزێرەنەرانی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە ئەو 25 بنەمایە کە تا ئێستا 2 جار شەرحیان لەسەر کراوە 3-4 جار چاپ کراونەوە بە عەرەبی تەرجەمە کراوە 3-4 جار چاپ کراوە ئێمە ئەوانە بنەماکانی کاری ئێمە و پێشیانە و پابەندی ئێمە نێوەڕۆکەکەمان وەک خۆیەتی گومانی تێدانیەوە ئەمە ڕەوتێکی ئیسلامین و خەڵکێکی ئیسلامین پابەندی بە قورئان و سونەت و بە شەریعەتەوە وەلەو بارەشەوە ئەمن مەمنوونی هەر کەسێکم لە ئێمە پابەندتر بێ بەڵام بە مزایەدە نا بەکردەوە بابێ لە ئێمە مەسەلەن ئیمان و عەقیدەی مەحکەمتر بێ با لە ئێمە عیبادەتی باشتر بێ ڕەوشتی بەرزتر بێ تەقوا و تەزکیەی باشتر بێ بەس بە مزایەدە نا چونکە ئێمە بە هەر حاڵ خۆمان بە یەکێک لە موسڵمانان دادەنێین بەڵام بەکردەوە هەر کەسێک لە ئێمە باشتر بێ دەڵێن زۆر سپاسی دەکەین پێمان خۆشە بەنسبەت ئەوە ئایا ئێمە لە داهاتوودا کەسێک دەبینین لە سەرکردایەتی کۆمەڵی دادگەریدا کە پابەندی بە ئیسلامەوە نەخێر ئێمە پەیڕەوی نێو خۆمان هەیە المسلمون عند شروطهم ئێمە ئەوانە مەرجەکانی ئێمە ئەو پەیڕەوی نێو خۆ ئەو 25 بنەمایە نەخێر ئێمە شتیوان نابینی لە کۆمەڵی دادگەریدا لە قیادەکەیدا بەڵام ئایا ئێمە قبوڵ ناکەین دۆست و لایەنگرانمان کەسانێک کە هاوکارمان دەبن پشتگیرمان دەبن لە هەموو پێکاتەکانی ئەم کۆمەڵگایە بن بە تەکید بە و مەمنونی هەر کەسێکی دەبین دەستبار و گر و هاوکارمان بێ کەواتە کرانەوەکە لە شێوەی مامەڵە لەگەڵ خەڵکدایە و کرانەوەکەمان لەوەدایە کە ئێمە هەوڵ دەدەین باوەشمان فراوانتر بێ کاکێ وەکو من جاریکە باسم کردو خۆی پرگار باسی قورئان دەکات دەفەرمێ ئین هو ئیلا ذیکر للعالمین قورئان تەنیا بیرخەرەوەی بۆ هەموو جیهانیان ئەوە بەنسبەت قورئانەوە بەنسبەت پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام خوا دەفەرمێ ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالمین ئێمە قورئانەکەمان ذیکر للعالمین بیرخەرەوەیە ئامۆژگاریە بۆ هەموو جیهانیان بۆ هەموو مرۆڤایەتی و پێغەمبەرەکەشمان عەلەیهی سەڵات وسەلام نێردراوە بەزەیی بەرجەستەی خوا بێ بۆ تێکڕای جیهانیان اینجا لانی کەم ئەگەر ئێمە ڕەحمەتەن للعالەمینیش نابین با لانی کەم ڕەحمەتەن للموسلیمین بین ئێمە ئاینەکەمان فراوانە ئێمە هەوڵ دەدەین بە فراوانی شەریعەت پابەند بین بە شەریعەتەوە و بە فراوانی شەریعەت مامەڵە لەگەڵ هەموو پێکاتەکانی کۆمەڵگەکەی خۆمان